هاوڵی بەڕێز عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێت ئەفەرمێ خوای پەروەردگار تەماشای دڵی بەندەکانی کرد، دڵی محەممەدی صلی الله عليه وسلم هەڵبژارد، پاکترین دڵ ڕیسالەت و پێغەمبەرایەتی پێنارد، سەلامی خوای لەسەر بێت. پاشان دڵی هاوڵەکانی نارد، تەماشای دڵەکانی کرد و دڵی هاوڵەکان و سەحابەکان پاکترین دڵ بوون، هەڵیانی بژارد بۆ هاوکاریکردن و پشگیریکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جەنگان لە پێناوی دینەکەیە، هەر شتێک لەو سەردەما سەحابەکان بە چاکیان زانی بێ ئەوە چاکە، هەر شتێ ئەوان بە خراپیان زانی بێ و بە دینیان نەزانی بێ خراپە. سەحابە بە کێ ئەوترێ؟ بە کەسێک پێغەمبەری صلی الله عليه وسلم بینی بێ، ئیمانی پێهێنا بێ و لەسەرشی مردە بێت، ئەوە پێوترێ سەحابە. زۆر خەڵکە بوون لە سەردەمی پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم، بینیان، بەڵام چونکە ئیمانیان پێ نەهێنا بە موشریک و بە خەڵکانێکی لادەر لە قەڵەمە درێن و خەڵکانێکی تر ئیمانیان پێهێنا بەڵام مرتەد بوونەوە، بە سەحابە ئەژمار ناکرێن. هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەفیق لەگەڵیا، بەڵام لە فەرمودا فەرمێت خۆزگایە براکانی خۆمم ببینایە. سەحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە لەسنا ئیخوانەک، ئێمە برای تۆ نین. فەرمووی ئەنتم ئەصحابی، فەرمیەوە هاوڵی منن، لەگەڵمان دایمە، براکانم ئەوانن کە لە دوای من دێن ئیمانم پێهێنن، منیان نەبینیوە. ئەفەرمی هیوایان هەیە پێی خۆشە بە ماڵ و مناڵ لە خزمەت مابێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی فێری سەحابەکان کرد؟ لە ئەثەرێکا کە جوندوبی کوڕی عەبدوڵای گێڕێتەوە فەرمێت كنا مع النبي صلى الله عليه وسلم ونحن فتيان حزاورة فتعلمنا الإيمان قبل أن نتعلم القرآن ثم تعلمنا القرآن فازدددنا به الإيمان. ئەفەرمێ ئێمە کۆمەڵێک گەنجی جاحێڵ و تازە هەڵچوو بووین لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فێری ئیمانە بووین، واتە عەقیدە، واتە بیر و باوەڕ، واتە چەسپاندنی ئیمان بەخوا و بە نێرراوەکانی خوا و کتێبەکانی خوا و ڕۆژی دوایی و قەزا و قەدەر، ورد و درشتی بیر و باوەڕ فێرە بووین، پاشان فێری قورئانە بووین. دوایی کە قورئانمان خوێند، چونکە خاوەنی عەقیدە بووین، ئیمانمان پێی زیادیە کرد. دڵت بە کەسێ خۆش بێ، خاوەنی بیر و باوەڕ بێت، چەسپاو بێت، دینەکەی چەسپاو بێت، بمێنێتەوە، هەر ڕۆژەی لەسەر پەتێک نەبێت، هەر ڕۆژەی لەسەر حەبلێک نەبێت، وەکو وترێت بە هەوای هەموو کەسێک و بە چەقەنەی هەموو کەسێک هەڵ نەپەڕێت. تەماشای سوورەتی ئالی عیمران بکەن. ومن ئەهلی الكتاب من إن تأمنه بدينار يؤديه إليك. خەڵکانێکن لە ناو ئەهلی کتابە، دینارێکیان لا دابنێ بۆ تەگەڕێنەوە. ومنهم من إن تأمنه بقنطار لا يؤديه إليك. هەرشیانە پارێکی زۆری لا دابنێ ناهێنێتەوە. بڕۆن تەماشای تەفسیرەکەی بکەن لە تەفسیری مویەسەر و تەفسیرەکانی ترا لە قورئانە فەرمێت بەهۆی خراپی عەقیدەیان و پارە ناگەڕێنەوە. ئینسانێک لە خوا بترسێت مافی خەڵ ناخوا. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵەکانی خۆی، سەحابەکانی خۆی لەسەر عەقیدە پێگەیاند و هەر ئەوەش هۆکار بە بۆی کە دینیان بە ئێمە گەیاند.